ئێمە پانۆرامای ڕووداوەکانی ساڵ و دیارترین ڕوودا و هەواڵە گرنگەکانی ساڵی 2022تان لەگەڵ هاوکارم سەحەر لە چەند خاڵێکە بۆتانەخینە ڕوو. بێگومان لە 2022دا چەندین هەواڵ لە میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگۆیەکی بە دوای خۆیان هێنا. هەندی هەواڵیان بە خۆشی بەڕێوە چوو، هەندی هەواڵیشیان بۆ خۆی جێی ناخۆشی و چەندین چیرۆشی ناخۆشی لە دوای خۆی بەجێهێشت. دەست پێ بکەین لە یەکەم هەواڵمانە. یەکەم هەواڵمان کە لە سەرەتای ئەم ساڵدا کۆمپانیای ئەپڵ وەک یەکەم کۆمپانیا لە بۆرسەی جیهانیە توانی بەهاکانی بگاتە 3 تریلیۆن دۆلار و زۆرترین ئاست بەدەست بهێنێت. هەرچەندە بۆ ماوەیەکی کەم لەو ئاستەیەمایەوە، بەڵام هەر بەزوویی بۆ جێی سەرنجی میدیاکان. ئەو کۆمپانیایە بە فرۆشتنی بەرهەمەکانی ژمارەیەکی پێوانەی تۆمار کرد و بنکەی لە شاری کۆپەرتیۆن لە ویلایەتی کالیفۆرنیا لە ساڵی 1976 لەلایەن ستیڤ جۆبس و هاوبەشە بازرگانیەکانی ستیڤ وۆزنایک و ڕۆناڵد وایتەوە دامەزراوە. هەرچەندە بەرهەمی گرنگی بڵاوکردنەوەی مۆبایلی ئایفۆن لە سایە 50 ڕێژەی فرۆشتنی ئامێرەکانی داگیر کردووە. جا سەرکۆ هۆکاریەوەی کە بەم شۆیە و بێوێنە پشکەکانی کۆمپانیای ئەپڵ سەرکەوت لەبەر کۆرۆنا بوو، لەبەرەوەی کە لە ڕۆژانی بەتایبەت کەرەنتینەیە وتراکە هاوڵاتیەکی زۆر خەڵکانێکی زۆر ڕۆیان کردە تەکنۆلۆژیا ئامریکانی تەکنۆلۆژیا بۆی کە بەیەکۆ پەیوەندی دروستکەن، بۆی کە پەیوەندیان لەگەڵ دنیای دەرەوە هەروها شوێنی کارەکانیان دانابڕێت. هەر بۆیە یەکێک لەو هۆکارانە کە وایە کرد خەڵک ببەسترێتەوە بە دەرەوە بتوانێت پەیوەندیەکانی نەپچڕێنێت هەر بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ بوو. هەر بۆیە بەڵێ ئەو بارودۆخە وا دیارە بە قازانجی ئەپڵتەوە بوو، لە کۆتایە پشکەکانی بەرز کردوەوە. هەرچەند بەو شێوەیە نەما، بەڵام هەواڵێکی خۆش بوو بۆ ئەوانەیە کە لە کۆمپانیای ئەپڵا بوون. بابڕێنە لای هەواڵێکی تەندروستی کە پێم وابێت ئەتوانێت لە دڵی مرۆڤ هیوا دروست بکات بۆ بەردەوام بوونی ژیان، بەتایبەت ئەو کەسانەی کە پێویستیان بەوە هەیە کە یەکێک لە بەشەکانی جەستەیان بۆ دووبارە دروست بکرێتەوە. لە ئەم هەواڵای باس لەواکات بۆ یەکەم جار لە ساڵی 2022 دڵی بەرازێکیان گواستەوە بۆ مرۆڤێک و هەرچەند لەوانەیە زۆر نەیتوانێت ئەو کەسە لە ژیانە بەردەوام بێت، 2 مانگێک تەنیا بەردەوام بوو، بەڵام وترا ئەمە وەکو دوا ڕێگەیەکە بۆ زیندوو هێشتنەوەی ئەو کەسە و هەروەها دوا هەوڵێک بوو. بە خودی کەسەکەش باسی کرد سەرکەوتی کە هیچ هیوایەکی نەماوە، ئەمە تیرێکە لە تاریکە، ئەی هاوێژن ئەیتر پێکای پێکا وا دیارە ئەوان هەوڵی خۆیان داوە، بەڵام وا دیارە هەر خۆی ئەتوانێت هەنگاوێکی دڵخۆشکەر بێت کە هەواڵەکەش بەم شێوەیە کاڵێت یەکەم نەشتەرگەری گواستنەوەی دڵی بەرازێک بۆ مرۆڤ لە کانونی دووەمی ئەم ساڵدا لە نەخۆشخانەی مریلان لە ئەمریکا ئەنجامدرا. دەیڤید بێنتی تەمەنی 57 ساڵ بووە کە بەهۆی نەخۆشی دڵەوە بۆ ماوەیەکی زۆر ناڵانوویەتی و دکتۆرەکان پێشنیاری گواستنەوەی دڵیان بۆ کردووە. ئەویش وا دیارە بە وێرانە پێشوازی لە بڕیارەکە کردووە و بۆ یەکەم جاری لە جیهاندا توان ڕاکە ئەندامێکی ئاژەڵێک بۆ مرۆڤ بگوازرێتەوە، هەرچەندە ئەو کەسە بەهۆی بەردەوامبوونی کێشە تەندروستیەکانەوە پاش 2 مانگێک تەنیا توانین لە ژیانە بمێنێت، بەڵام بۆ یەکەم جارەکە ناوی چۆتە نێو مێژووی با بڵین بواری تەندروستیە کە دڵی بەرازێکی بۆ گواستراوەتەوە. ئەمە وا دیارە دوای نەشتەرگەریە بارودۆخی کەسەکە لە دوای نەشتەرگەریەکە کە دیارە زۆری لەڕووی بارودۆخی تەندروستی نەیتوانیوە گۆڕانکارێکی زۆری تیا دروست بکرێت و دەوترێت ئاژەڵی بەراز یەکێک لەو ئاژەڵانەیە کە لە بواری تەندروستی مرۆڤ ئەتوانێت زۆر سوودی لێ ببینرێت و پێستی تەنانەت بۆ ئەو کەسانەی کە بەهۆی سووتان پێستیان لەناو ئەچێت ئەکرێت کە بۆیان بەکار بهێنرێت. بە ساڵی 2022 ئەوەی کە گرنگە لە زانستی تەندروستیە لە هەوڵەکانە چڕبوونەوەی ئەوەیە کە کارێ بکەن جیاوازتر بێت کە نەکرابێت پێشتر، بۆیشکەوەی گواستنەوەی بەشێکی تری ئاژەڵە بۆ مرۆڤ و بتوانن لێەوە سوودی لێ ببینن. بە تایبەتی هەستاترین ئەندامی جەستەی مرۆڤ زانین کە دڵە، ئەمان چۆن هەوڵیان ناوبیریان لەوە کردوێتەوە پێشتر چەندین تاقیکردنەوەیان ئەنجامەوە کە ئایا ئەتوانن سەرکەوتو بن لەم نەشتەرگەریە یاخودنا، بەڵام نەشتەرگەریەکەیان ئەنجامەوە، بەڵام ئەم کەسە بەوەی چەند نەخۆشیکی ترەوە نەیتوانی و بەردەوام بێ لە ژیان بۆیە جانی لە دەزاوە. ئەمەشێکی تر بوو لە ڕووداوەکانی 2022. یەکێکتر لەو ڕووداوانەی کە لە ساڵی 2022دا بەداخەوە ڕاگەاندنی جەنگی رووسیا بوو بەرامبەر ئۆکراین کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە رووسیا لەگەڵ ئۆکراینە بەردەوام لە کێشمەکێش و کێشەیە بوون و هەوڵدانێکە بۆ کە داگیرکاری هەبێت، بەڵام ئەوەی کە ڕوویدا ئەوە بوو کە هەتا ئێستاش بە بەردەوامی جەنگ هەیە و چەندین
هزار کەس ئاوارە بوون چەندین هزار کەس گیانیان لە دەستدا ئەوەی بەردەوامیش بینیمان لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە تەواوی ساڵی 2022 ئەوە بووە کە بەردەوام داگیرکاری بەسەر شارەکانە ڕووداوە ناخۆشەکان چیرۆکە ناخۆشەکان چەندی کەس ماڵ مناڵی بەجێ هێشتووە چەندی کەس ئاوسەرەکەی لە دەستاوە بینیمانە چەندین خێزان کە چاوەڕێی کوڕەکەی کردو بگەڕێتەوە بەڵام لە جەنگا جانی لە دەستاوە ئەوەشی کە کورتەیەکە لە ناو ئەم هەواڵایە کە باس لەواکە لە پاش جەنگی جیهانی دووەمەوە رووسیا لە چەند جەنگیەکە بەشداری کردو و کاریگەری هەبووە لەسەر جیهان ئاشکرایە لە ساڵی 2014ەوە ئاڵۆزیەکانی رووسیا و ئۆکراین دەستی پێکردو و تا هەتا ئێستش بەردەوامە یەکێکە لە دیارترین ڕووداوەکان و لەم ساڵدا و لە مانگی شوباتدا رووسیا بە ئاشکرا هێرشی زەمینی و ئاسمانی کردە سەر ئۆکراین و تا ئێستاش ئەم جەنگە بەردەوامدا لە ئاکامیشدا نزیکەی 14 ملیۆن کەس ئاوارە بوون و 42,000 کەس لەم جەنگەیە گیانیان لە دەست بەڵێ جەنگجا بە هەر شێوەیەک تۆ سەیریکەی بەڕاستی دڵتەزێنە چونکە ژمارەیەکی زۆری خەڵکی مەدەنی لە ناویە ئەبینێت کە لە ناو ئەچێدیان ئاوارە بن بە تایبەت منداڵەکان کە ئیتر زۆر بێتاوانە ئەوان ئەبینیت بەم شەڕەوە و بە دەرەنجامەکانی شەڕەوە تێوە ئەگلێن و لەنێو ئەم هەواڵە ناخۆشانەیە کە تایبەت بوو بە جەنگی ئۆکراینیا و هەروەها رووسیاوەوەی کرد کاریگەری لەسەر ئابووری هەموو جیهانە دروست کرد بەداخەوە هەموو تاکەکانی لە هەر کوێی گۆی زەویا بێت بەداخەوە گرتەوە بەڵام کۆمەڵێک هەواڵیشمان ئەبینی جار و باش سەرکۆ زۆر جوان بوو ئەوەی کە بۆ نمونە لە ئۆکراینیا هەوڵە درا تا چەند ڕۆشن ویرانەوە بە دڵسۆزیەوە دەست کەوتی فەرهەنگی و کللتوری ئەم وڵاتە بپارێزرێت پەیکەرەکان چەند بەخەمەوە ئەمانە هەوڵیانەدا دایان پۆشن یاخود شوێنەکانیان کە تابلۆی تایە مۆزەخانەکانیان هەموو ئەمانە بپارێزبوردمانەکان وانەکات ئەمانە لە ناو بچێت وە هیوایان هەوەیە کە دوای شەڕ و تاوابوونی ئەم ڕۆژە ناخۆشانە ئەوان جارێکی تر بتوانن لە ڕووی کللتوری و لە ڕووی فەرهەنگیەوە گەلەکەی خۆیان هەر لەسەر پێڕابگرن هەر بۆیە هەوڵی ئەوان بەم شوەیە بەردەوامی هەبووە و ئێمە شیوامانەوەی شەڕ لە هیچ کوێ نامێنێت سەر بەهیوان بڕێن لای هەواڵێکی تر ئەویش پەیوەندی بە شەپۆلێکی گەرماوە بوو ئەم ساڵ هاوین بەدی کرا ئەم شەپۆلە گەرما ناوچەکانی گۆی زەویە گرتەوە هەندێک لە وڵاتان بەتایبەت زۆر بەدەستیەوە ناڵانیان بەداخەوە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتی گیانی لەدەستا بەهۆی ئەم شەپۆلی گەرماوە و وای کرد کە تەنانەت ڕێژەی ئاوی ڕووبارەکان دەریاکان هەندێکیان بە ڕێژێکی بەرچاو دابەزین بەخۆیە ببینێت هەندێک جار بۆ نمونە دەریایەکە لە دوای جەنگێک کەشتێک نقم بۆتەوە بەهۆی ئەوەی کە ئاوی دەریاکە دابەزیوە بینرا کە بۆ نمونە ئەم کەشتیانە دەرکەوتن بەداخەوە هەر لە عێراقیش ئاسەوارەکانی ئەمە بینرا کە بە ڕێژەیەکی بەرچاو ئاوی ڕووبارەکانی عێراق دابەزی و بەداخیەوە شەوە لە لای خۆشمان هەر ئەم ئاسەواری گەرمایە هەستی پێکرێت جا هاتنی شەپۆلێکی گەرما وشکە ساڵێکی لە ڕادە بەدەر لە دەستپێکی مانگی حوزەیرانە لە جیهان وشکە ساڵێکی بەچین وای کرد کە ڕوبەڕووی دۆخی ژینگە ببێتەوە لە زۆربەی ناوچەکانی کەرتی گشت و گاڵیش شکستی بە ئەم کەرتە هێنا لە فەڕەنسا زۆربەی ڕووبار و دەریاچەکان بۆ یەکەم جار وشک بوون لە کشوەری ئاسیا و ئەوروپا و ئەمریکاش بە ملیۆنەها خەڵکی تووشی قەیران کردەوە پلەی گەرمی لە هەندێک ناوچە گەشتیارەکانی ئەوروپا گەیشتە 47 پلەی سلیزی و بۆ یەکەم جار ئەو ڕێژەیە تۆمار کرا لە عێراقیش تا ئێستا دۆخی ژینگە کاریگەری ڕاستەو خۆی هەبوو ڕووباری دیجلە بەرەو نەمانە ڕوات بەنداوی دوکانیش کە لە لای خۆمانە لە شاری سلێمانی بە بەراورد بە ساڵانی پێشوو ئاستی ئاوی دەریاچەکە بە ڕادەیەکی زۆر کەمی کردووە تەنها لە 129 ئاوی کۆکراوەتەوە لە خۆیان گلداوەتەوە بەڵێ بێگومان لەگەڵەوەی کە ئێستاش لە وێنەکانە ئەیبینین گۆڕانی کەش و هەوا لە ساڵی 2022 یەکجار ڕێکدانەوەی هەبوو لە تەواوی جیهانە ئەوەشی کە گرنگی پێ ئەدرا ئەوەشی کە سەرنجی میدیاکان و جیهانی بەلای خۆیان ڕاکێشە بەردەوام ئەو کۆنفرانسە جیهانیانە بوو کە لەسەر کەش و هەوا و گۆڕانکاریەکانە بوو ئەوەی کە زۆر جار لە ساڵانی ڕابردووە ڕووی نایەوە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان لافاوی بارانە بوو و ئەوەی کە بەدی نەکرابوو لە چەند ساڵی ڕابردووە ئەم گۆڕانی کەشوهەوایە بوو کە لە خۆرئاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەمان کاتیشە توانەوەی شاخە بەستەڵەکەکان تەقینی بورکانەکان ئەمە وای کرد کە گۆڕانی کەشوهەوا لە تەواوی جیهانە دروست بێت و ئەمە ژوای کردووە کە نەک
کاریگەری لەسەر ناوچەیەکە بێ بە تایبەتی لاموجیانەوە لای خۆشمان کاریگەری بەجێهێشت وەکو لە هەواڵەکەی تۆشا باسی لێکرا بەگشتی لە عێراقا کابینی ناوچەکانی خوار و بەرەبەرە ژیان تیا کەمە بێتەوە کۆچەکەن بەرەو سەرەوە شوێنی کوشت و کاڵکردن نامێنێت بیابانبوون زۆر ئەبێت ڕێژەی ئاو کەمە بێتەوە ئەمانش کۆمەڵی کاریگەری هەیە لەسەرەوەی وڵاتانی دراوسێ بەنداوەکان دروستەکەن و ئاو بۆ ناوچە و شوێنەکانی عێراق تر نایەت ئەمە شێچەک بوو لە ڕووداوەکانی تری ساڵی 2022. خۆشەویستان یەکەی تر لەو ڕووداوانەی کە لە ساڵی 2022 بوو ئەوە بوو کە بەڕێوەبەرایەتی نیشتیمانی فڕۆکەوانی بۆشایی ئاسمان کە بە ناسا ناسراوە لەم ساڵە هەوڵیە کە یەکێکی تر لەو خاڵە گرنگانەی کە لە بۆشایی ئاسمانە و یەکێکە لە خاڵەون بۆکان ئاشکرای بکە بێگومان لە هەسارەکانە چەندین جیاوازی هەیە و لە پرۆگرامەکەی خۆشمانە میوانمان هەبوو گفتوگۆمان لەسەر کردووە ئەویش ئەو بۆ کە چەندین وێنەی بۆ ئێمە گواستەوە کە بینیمان لە بۆشایی ئاسمانە لە ڕێگەی ئەو وێنانەوە کە لە نێو ئەستێرەکان و هەسارەکانە بوونی هەیە ئەمەش وا دەرەکەوێت کە ناسا زیاتر هەنگاو ئەنێ بۆی کە ئەو خاڵە گرنگانەی کە نامۆن یاخۆ خاڵە شارەوانی کە لە هەسارەکانی تران ئەمان زیاتر هەوڵی بۆ بن و زیاتر لە ڕێگەی زانایان و لە ڕێگەی ئەو کەسانەی کە ئەچنە بۆشایی ئاسمانەوە ئاشکرای بکەن و وێنەکان جارێکی تر بێنەوە بۆ سەر زەوی و لێرە جارێکی تر بە گرنگیەوە سێری بکرێت و قسەی لەسەر بکرێ و زانیاری زیاتریش لەم هەواڵایە هەیە. لە ناوەڕاستی مانجی تەموزی ئەم ساڵدا بەڕێوەبەرایەتی نیشتیمانی فڕۆکەوانی بۆشایی ئاسمان ناسراوە بە ناسا یەکەم وێنەی نزیکەی گەلە ئەستێرەکانی نێو بۆشایی ئاسمانی بڵاو کردەوە. وێنەی کوالێتی بەرز و پڕبایەخەکان بۆ یەکەمین وێنەی ڕەنگا و ڕەنگی ئەو گالیسکە ئەستێرانە دادەنرێت کە لە ڕێگەی تەلەکسکۆپی جەیمس وێبەوە ڕەوانەی زەوی کراوەتەوە. سەرەتای سەردەمێکی نوێ لە بواری فەلەکناسیدا دەستی پێکرد کاتێک جیهان چاوی لە توانە سەسوورهێنەرەکانی تەلسکۆپی بۆشایی ئاسمانی جێمس وێبەوە دەکات. یەکەم وێنەی تەواوی ڕەنگا و ڕەنگی تەلسکۆپەکەی و زانیاریەکانی لە کاتی پەخشی تەلەڤیزۆنیدا لە 12 تەموزی 2022 لە سەنتەری فڕینی بۆشایی ئاسمان لە ویلایەتی میللاند بڵاو کرایەوە. ئەم ئامانجا نوێنەرایەتی یەکەم شەپۆلی وێنەی و لێکۆڵینەوەی زانستی تەواوی ڕەنگا و ڕەنگ دەکا کە ملیۆنان ساڵ لێمان دوورن. باڵێ جا سەرکۆ ئەم وێنانە بە قسەکەی تۆ کە باست کرد کە جێمز وێب نردویەتی بۆ زەوی زۆر گرنگی هەبوو هەر بۆیە ناسا لە ڕێو ڕسمێک وێنەکانی بڵاو کردەوە کۆمەڵە کەسایەتی دیار و بە ئامادەبوونی جۆ بایدن ئەم وێنانیان بڵاو کردەوە کە دەوترێت یەکەم جارە مرۆڤ توانیەتی لە دوورترین کاکەشانەکان و ئەستێرە و هەسارەکان بتوانێت وێنە تۆمار بکات و تەنانەت هەندێکیان تەمەنیان گەڕاوەوە بۆ 13 میلیارد ساڵ بەلێست ڕقەمەکە زۆر دوور لە باوەڕی مرۆڤە کە باس لەوە کە تا چەند توانێتی مرۆڤ لە ڕووی تەکنەلۆژیا و هەروەها گەشتی بۆ بۆشایی ئاسمان بتوانێت هەنگاوێکی بێوێنە بنێت. بابڕێنە بەریتانیا هەواڵێکە نەک تەنیا هاوڵاتانی بەریتانی و هەروەها ئەو هاوڵاتیانەی کە لەژێر دەسەڵاتی شانشینی بەریتانیا ژیان بەسەر ئەبن خستێ ژێر کاریگەری خۆیەوە با بڵێن هەموو جیهانی بەخۆیەوە تەنیەوە ئەویش کۆچی دوایی شاژنە ئەلیزابەسی دووەم بوو کە لەسەر ئەم بابەتە هەواڵ یەکجار بڵاو کرایەوە ماوەی چەندین ڕۆژ ڕێوڕسمەکە پیچ و کە لە مانگی ئەیلولی ئەم ساڵە لە گەورەترین هەواڵەکان یەکێکیان ئەوە بوو کە بە هەماشە ئاماژەمان بۆ کرد ئەم خاتونە ماڵاوایی لە ژیان کرد بۆ هەمیشە کە یەکێک لە دیارترین کەسایەتەکان لە جیهانا بووە. ئەلیزابێسی دووەم لە 21 نیسانی 1926 لەدایک بووە. لە 1952 فەرمانڕەوایی و دەسەڵاتی گرتووەتە دەست تا ساتی مردنیشی بەردەوامی هەبووە وەک شاژنی بەریتانیا ڕۆڵێکی زۆر گەورەی گێڕاوە. کاتێک باوکی لە شوباتی 1952 کۆچی دوایی ئەکات ئەلیزابێس ئەو کات تەمەنی 25 ساڵ بووە.
وەک شاژنی حەوت وڵاتی سربەخۆی جیهان وا دیارە دەسەڵاتی گرتووەتە دەست کە ئەم وڵاتانش بریتی بوون لە شانشینی یەکگرتو کەنەدا، ئوسترالیای، نیوزیلندا، باشووری ئەفریقا، پاکستان و سیلۆن کە لە ئەمڕۆی پێ ئەوترێت سریلانکا بەهۆی درێژترین ماوەی فەرمانڕەوایی و دەسەڵات بەدەستبوونیەوە ژمارەیەکی پێوانەی بەدەستهێناوە بۆ ماوەی 70 ساڵ ئەم خاتوونە لەسەر تەختی پاشایەتی بێ ڕکابەرانە دانیشتووە. لە مێژووی ژیانیدا توانیوێتی هەریەک لە خەڵاتەکانی یوبێلی زیوین، یوبێلی زێڕین و یوبێلی ئەلماس و پلاتینیۆمی بەدەست بهێنێ. لە کۆتاییدا لە 8 مانگی ئەیلولی ئەم ساڵ کۆچی دوایی کردو یەکێک لە گەورەترین مەڵاسمەکانی پرسەی ناشتنیشی بۆ ساز کرا. هەر لە بەریتانیا ئامێنینەوە بەوەی کە ئێستاوی کە لە وێنەکانە ئەیبینین ئەویش دانانی سەرۆکوەزیرانێکە کە بەرەچەڵک دایک و باوکی هندین و ئەمە ژوای کردووە لە وڵاتەیە بە شێوازێکی هەڵبژاردن کار بکەنە سەر ئەوەی کە سەرۆکوەزیران بۆ ماوەی چەند ساڵێک دەستنیشان بکەن و بتوانێت حکومڕانی ئەو وڵاتە بگرێتە دەست و بە شێوازێک ئەویش بتوانێت لەگەڵ خەڵکەکەیە مامەڵەیەکی باشیە بێ. ئەم کەسێک کە لە وێنەکانە ئەیبینین ئەمە ڕیشی سوناکە کە لە مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵ بۆ یەکەمین جار لە مێژوودا بەریتانیەکان سەرۆکوەزیرانێکی بەڕەچەڵەک هیندیان هەڵبژارد و دەسەڵاتی گرتە دەست. ئەویش کێیە؟ ئەویش ئەم کەسایەتەیە کەی بینین لە وێنەکانە ناوی ڕیشی سوناکە و لە 12 ئایاری ساڵی 1970 لەدایک بووە و سیاسەتمادارێکی بەریتانیا و لە ئۆکتۆبەری 2022ەوە وەک سەرۆکوەزیرانی بەریتانیا و سەرۆکی پارتی پارێزگارانی دەست بەکار بوو. لە ماوەکانی پێشوودا لە کابینەکانی ترا دەسەڵاتی هەبوو پۆستی هەبوو و کاری کردووە. سوناک لە دایکبووی دایک و باوکێکی بەڕەچەڵک هندیە و لە ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردووە لە ڕۆژهەڵاتی ئەفریقا کۆچیان کردو بۆ بەریتانیا و لە مێژوودا ئەو کەسە وەک یەکەم کەسایەتی کە بە سپی پێز نییە لە بەریتانیا دەسەڵات دەکرێتە دەست و دەبێتە سەرۆک وەزیران. بێگومان لە هەواڵەکانی شاکە دەسەڵاتی کردە دەست میدیاکانی بەریتانیا بە تایبەتی و لە هەمان کاتیشا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆ جێی سەرنجی تەواوی خەڵک بە تایبەتی بەریتانیەکان کە کەسێک بەڕەچەڵک خەڵکی خۆیان نییە ڕۆژپێستە سپی پێز نییە پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرتووە و ئەتوانێت دەسەڵات بکرێتە دەست و لە هەمان کاتیشا ئەم کەسایەتیە کەسێکی زۆر زۆر دەوڵەمەنە کە بڕەپارەکەشیان ئاشکرا کرد لە میدیاکانە و ئەوەی کە جێگەی سەرنج بووە باسی ئەوەکەن کە ئەم دەسەڵاتی ئەم گرتوێتی دەست پێشتر کەسێکی کە ئەم دەسەڵاتی هەبوو توانیانە لە کۆبوونەوەکانە لە ئەوەی کە پرسیار کراوە ئاستی خەڵکی زیاتر و دەنگی خەڵکی زیاتری بەدەستێنەوە کەمەژێکە و لە ڕووداوەکانی ساڵی 2022. ئەمە هەر نەک تەنیا با بڵێن ڕشی سونا کە ئێستاوە کەسایەتێکی خەڵکی بە ڕەگەز ئاسیا سوود لە بەهرە توانای لە وڵاتی وەرگراوە هەر سادەخانیش سەرۆکی شارەوانی لەندەن یەکێک لەو کەسایەتیانەیە کە خۆی خەڵکی پاکستانە و مسلمانیشە وەوا دیارە توانێتی خۆشەویستێکی خەڵکیش لە نێو خەڵکی بەتایبەت لەندەنا دروست بکات کە بۆ جارێکی دیکە بیکەنەوە بە سەرۆکی شارەوانی ئەو شارە. جا با بڕێنە لای هەواڵێکی دیکە کە هەواڵەکە باسلەوە کات لەم ساڵە ژمارەی دانیشتوانی گۆی زەوی گەشتە 8 میلیارد کەس و بێگومان دابینکردنی خواردن و سەلامەت و تەندروستی بۆ 8 میلیارد کەسیش کارێکی ئاسانیە بەتایبەت لە هەندێک وڵاتی هەژارنشینە ئەم کارەکە زۆر زۆر کێشەشی دروست کردووە کە بۆ یەکەم جار لە 11 تشرینی ئەم ساڵا بووە کە ژمارەی دانیشتوانی گۆی زەوی گەیشتووەتە ئەم ڕەوا تا 8 میلیارد کەس و لە پاش ساڵی 2011 بۆ یەکەم جارە کە ڕێژەکە بۆ ئاستە و بۆ ڕقەمە بێوێنەیە بەرز بووەتەوە. زۆرترین پشک بەر وڵاتی چین ئەکەوێت کە بەبوونی 1 میلیارد و 453 میلیۆن هاوڵاتی زۆرترین ڕێژەی دانیشتوانی هەیە لە پاش چینی شەرێک لە وڵاتانی هند و ئەمریکا دێنە ئاراوە. ئاشکرای ڕۆژ بە دوای ڕۆژ ئەم ڕێژەی لە بەرزبووندایە ساڵانە سەرژمێریەکان نوێ ئەکرێتەوە نەتەوەی گرتووەکانیش پێشبینی ئەکات ژمارەی دانیشتوانی جیهان لە ساڵی 2058 بگاتە 10 میلیارد کەس و ژمارەی پەیوانەی لەو ساڵا بشکێنێت.
ئەچینە لای یەکی تر لەو ڕووداوانەی کە لە 2022 بوو ئەویش مۆندیالی قەتەر بوو کە لە کۆتا مانگەکانی ئەم ساڵدا ئەم مۆندیالە ئەنجام درا و بۆ هەموو خۆشی و ناخۆشیی کە لە نێوان هاندەرانە هاتوو و ئێمەش وەکو دەستگای میدیای کورسال لە چەند پرۆگرامێکی جیاوازەوە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێش لەسەر تەواوی زانیاریەکانی مۆندیال قسەمان کردووە. ئەم ساڵ مۆندیالی قەتەر جیاوازتر لە مۆندیالەکانی تر کە لە ڕووی مادیۆ تێچوویەکی زۆری تێچووە و لە ڕووی پێشوازیکردنەوە لە تەواوی جیهانەوە هەموو ئەو هەڵبژاردانەی کە لەوێ ئامادەبوون بە دڵخۆشیەوە یاریەکانیان ئەنجام بێ بێ ئەوەی کێشەیەک ڕووبا لە کۆتایی شابینیمان کە کاسەکە لەلایەن هەڵبژاردەی ئەرجەنتینەوە بەدەست هاتوو و ئەوەشی جێگەی سەرنجی تەواوی میدیاکان بوو تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو یۆنێل میسی بوو کە باشترین یاریزان و دوای مۆندیالیش بوو کە بۆ ئەو توانی کە بەس ئەو کاسەما بوو ئەوشی بەدەستێنە و زانیاری تریشین لەوەی کە ئامارەکان چۆن بووە. مۆندیالی ئەم ساڵی قەتەر بەیەکە لە گەورەترین ڕووداوەکانی نێوتۆپی پێدادەنرێت و لە 20 تشرینی دووەمی دەستی پێکردو و تا هەژدەی کانونی یەکەم بەردەوام بوو. 32 هەڵبژاردەی بەناوبانکی نێوتۆپی پێی توانیان بەشدار بن و بە ملیۆنان گەشتیار ڕووی لە وڵاتی قەتەر کرد. زۆرترین باس و خواسەکان لەسەر ئەو مانگە بوو کە مۆندیالی تایە بەڕێوەچوو 64 یاری لە نێوان هەڵبژارەکانە سازکرا و ئەرجەنتین تاجی پاڵەوانەتی بەدەستێنا. شێوازی سازکردن و خوامەدەکردنی قەتەر وای کرد لە مێژوودا بە باشترین مۆندیال دەستنیشان بکرێت و بێتە جێی سەرنجی تەواوی میدیاکان هەمووشمان بچوی خۆمان بینی ئەو تایبەتمەندیەی ئەم ساڵ قەتەر کردی لە مۆندیالەکانی کە یابەدی نەکرابوو هەرچەندە لە ڕووی جوگرافیەوە ناوچەکەی بچووک بوو بەڵام بە شێوازی ئامادەکاری کردبوو لە هەموو جیهانەوە بە ملیۆنەها کەس سەردانی کردهبوو هیچ کەسێک گرفتی نەبوو بۆیە ئامادەکاریەکی باش بوو بەڵام چاوەڕێیەکەین بزانین ئامادەکاریەکانی ترچی باڵێ. باڵێ بێگومان نەزانن لە ئێستاە دەوترێت لە هەندێک لە وڵاتان کەش و هەوای سارد کێشەی زۆر دروست کردووە هەرچەند لە لای خۆمان بە خۆشحاڵی هێشتا بەو شێوەیە نییە بەڵام هەندێک وڵات دیمەنی ناو شاری گۆڕیوە هەمووی بەستەڵەکە هەمووی خانووەکە بەستویەتی کە دەوترێت یەکێک لە ڕووداوەکانی مانگەکانی کۆتایی ساڵ بریتی بووە لە ئەو سەرماوسۆڵی کە جیهانی بخۆیەوە گرفتار کردووە بە تایبەتی ئەمریکا و کەنەدا کە بەڕادەیەک لەگەڵ هاتنی جژنی کریسمستا پلەکانی گەرمە دابەزیوە چۆتە ژێر سفرەوە کە شوێنە گشتیەکان داخراون شەقام و خان و باڵەخانەکان بوونەتە پارچە سەهۆڵێک و زریانە توندەکان و بارێنی بەفرێکی زۆر لە ویلایەتی بوفالۆ هۆکارێکە تا ئەندامانی پاسەوانی نیشتیمانی و تیمەکانی دیکە سەدان کەسیان لە ئۆتۆمبیلە بە بەفردا پۆشراوەکان ڕزگار کردەوە دیارە ئەمانە بەرەو ناوچەیەک چون لەنێو ڕێگەوبانە گیریان خواردۆ لەنێو ئەو بەفرەیە لە هەندێک لە ویلایەتەکانی یەکگرتووی ئەمریکا بە ڕێژەیەکی زیاتر لە 2 مەتر بەفرباریەوە چەندین کەسکیانیان لەدەستداوە تەنانەت هەندێک لە شوێنە زۆر بەناوبانگەکان لە ئێستاە ئەم کێشەی سەرماوای کردووە کە گۆڕانکاری بەسەر دیمانەکانیان نابێت یەکێک لە ناوچەکانیش هەر ئەو تافگەی نیاگارا بوو کە دەوترێت بەشێکی بەستویەتی. لە کۆتا ڕووداویشمانە و لە دواساتەکانی 2022دا بەداخەوە ئەستێرەیەکی بواری تۆپی پێ کۆچی دوایی کرد کە بە تەواوی لە میدیاکانی جیان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەم هەواڵە بڵاو کرایەوە. لە دواساتەکانی ساڵی 2022دا هەر بەجوێی لە هەواڵەکان و لە نێو میدیا جیانەکانە بڵاو بۆ و مردنی ئەستێرەیەکی دیاری نێو تۆپی پێیان ڕاگەاند. پێلێ باشترین وەرزشەوانی مێژوو لە دواساتەکانی ساڵی 2022 لە شەوی 29 لە سەرسی کۆچی دوای کرد و جیهان یەکێ لە گەورەترین ئەستێرەکانی نێو تۆپی پێی لە دەستدا. ئەو کەسایەتیە یاریزانێکی تۆپی پێی پیشەگەری بەرازیل بوو کە وەک هێرشبەرێک یاری دەکرد و لەلایەن فیفاوە بە گەورەترین یاریزان ناوی دەبرد. لە ساڵی 1999 لەلایەن لیژنەی ئۆڵمپی نێودەوڵەتیەوە وەک وەرزشکارێک دەستنیشان کرا و لە لیستی 100 گرنگترین کەسایەتیەکانی سەدەی 20م ناوی هاتووە. پێلی لە تەمەنی 15 ساڵیەوە دەستی بە یاریکردن کرد و بۆ یانەی سانتۆس
یاری کردو لە تەمەنی 16 ساڵیدا دەستی بە یاریکردن لە هەڵبژاردەی بەرازیل کردووە لە ماوەی ژیانیدا 3 جامی جیهانی فیفای بەدەستهێناوە و زۆرترین گۆڵی لە نێو مۆندیال و یاریەکانە تۆمار کردووە.